هەندێک لە شەرعناسانی مەزهەبی حەمبەلی نوێژنەکەریان بە کافر دانا بۆیە ئەڵەم هەندێک چکە ئیمام ئەحمەد دوو ڕای لەسەری هەیە ئیمام ئەحمەد ڕەئی ئەرجەحی ئەوەیە کە پێی کافرە بەڵام ئەفرادانێکی تری خودی مەزهەبەکە و ئیمامی ئیبن قودامەی مەقدیسی و ئەوانە حتا ئیمامی ابن تەیمیەش پێیان وانییە کە نوێژنەکەر هەر بەو شێوە مەطلقە بڵین کافرە بەڵام زانای تری مەزهەبەکە و شەرعناسانی سێ مەزهەبەکەی تری حەنەفی و مالیکی و شافعی بە فاسقیان داناوە فەرموویانە کافر نییە چونکە داخەڵبوونی مسلمان بوون بەشایەتمانەکەوێ بەڵام گوناحی نەکردنەکەی لە قەتڵ و زینا و شەراب خۆری و نەسوو خواردن و لەوانە گەورەترە یعنی معنای وایە لە دوای شرک یەکسەر ئەمە دێ ئەوەندە گەورەیە نوێژ گەورەترین و گرنگترین کردەوەی مسلمانە یەکەمین ڕەفتارێتی کە پرسیاری دەربارەی لێکرێ لە ڕۆژی دواییە قیامەتە تەماشای نوێژەکانی یەکەن ئەگەر تەواو بوو بە تەواوی کردبوونی ئەوە سەرفراز و ڕسووری قیامەتە ئەگەر کەمی کردبوو یا هەر بە نوقسانی و ناکامڵی بەڕێی کردبوو بە تەکی زەرمەندی گەورەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ إن أول ما يحاسب به العبد يوم القيامة من عمله صلاته فإن صلحت فقد أفلح وأنجح وإن فسدت فقد خاب وخسر پیغمبر خدا علیه الصلاة والسلام كأمشان هالحديث صحيحة أبو داود روايتي كرر الترمذي والنسائي والشيخ الألباني لصحيح الجامع الصغير بجمارة 2020 بصحيح دانا وبيغمر إخوة عليه الصلاة والسلام فرمي يكمن شتك عبدي لسر محاسبة أكري لكارو كرد وكانيا نوجكيتي أجر راسو ريكو توابو أو سر فرازو سركوتو أجر خرابو تشوتو نقصان كردبوني أو داما وزرر منده بويا أم داما وزرر منده بچي تكميلا كرتو بنجس سنتكان بەڵام ئەگەر نەیکردبوون ئەوە تر داماوی قیامەتە بەڕاستی